عزیزانم لەناو عنکاوە بێگومان کۆمەڵی خواردنگەی زۆر جیاوازی لێیە اینجا یەکێک لە خواردنگانە بەڕاستی سەرنجی ڕاکێشام شێوەیەکی کلتوری پێوە دیارە پێم خۆشە بچم لەوێ خواردنێکی تاقی بکەمەوە. سەلام عەلەیکۆم. سپاستان دەکەم. سەلام عەلەیکۆم. باشی کاکە؟ ئەحواڵت سەلامەتی؟ ماشەڵڵا زۆر قەرەبارم ڕیشە ئەو شتە جوانانەیان دانەیە. بزانم سلام علیکم. باش کاکا؟ أحوال باشا؟ باشم والله تكوي؟ والله حال باش. والله يا ربي باش بي. بزانم چه خواردنتان هەیە لێرە؟ خواردن شرقی هەیە و خواردن کوردی و عربی هەیە. کوردی و عربی و چه خواردنێک لێرە زۆر داواکاری لەسەر زۆرە؟ والله فول و فتێوانە. فول و فتێ؟ فتێوانە والله. فولە چییە؟ ومریشکا رەمانە. مریشکا. بس حەسرە مریشکا رەمانە بس مریشکا رەمان لێرەیە. باشە ئەم پێم خۆشە دانیشم خواردنەکتان تاقی بکەمەوە. اعتیادی مشکلەیە فەرموو. باشە بێرە ڕۆیشم ئەو دوکانە زۆر سەرنجمی ڕاکێشە. ئەو فکرەیە لە چیەوە هاتیەوە بە جوانی ڕازاندنی ئەو صاحب مەطعەمە باوکی سەیف. باوکی سەیف. باوکی سەیف ئەو فکرە باوکی سەیف لێرەن یە قسەمانە بۆ؟ نا بەقەران لێرەنێ. ئەو فکرە جوانەی هەیە. باشە ئەدی ئەو شتە کلتوریانەتان لە چێ هینەیە؟ ئەو هوایە ئەوانە. چییە؟ هوایەتی ئەوانە. هیوایەت. بەڵێ. دەڵێم لە چێ هینەیە؟ والله حسب لعراق ولا أردن ولا سوريا وانا يعني همو شتێ ئەو سازە چەند جوانە کەسی باشە کەسی لێ دەنج خۆش گۆرانێکمانەوە بڵێ لێی نییە؟ بەڵێ هەیە چێە؟ والله لە هەولێر نانە هەر لێرە ئێستا کەسی لێ نییە دەنج خۆش بێ سەڵکی عەدووە بێ نا بەقڕان نییە هەموو سووری لێرەیە مشکلە نییە سووری عەرەبی کوردی بس والله گۆرانی باش نییە ئەمدا دەنجم دەمێ خواردنەکتان تاقی بکەمەوە چ خۆش فەرموو لە بابچین دابنیشین بچێن لێرە دابنیشین یاڵا بابچین لێرە دابنیشین ئەنجا ئەوەندە بە جوانی ڕازاندیتیانە زۆر کورجەواری نییە ینی شتی زۆر کلتوری لێت تێدایە وەکو بەخۆشی باسی کرد گوتی هەموو ناوچەکانە زانم چیان هەیە ئەو جەوت خۆین مینۆی بینە کاکە مینۆ مینیۆ ناوەکەی بە میوەی دەچیتن لێ بەشەر لێ تێک دەچیتن مینیۆکەمان لە بۆ بینە مزانین چه هەیە ئەی وەڵڵا کا مینیۆ شکران دەست خۆش زۆر سپاس قائمە طعام بەخوای فێری عەرەبی بین باشە بزانین چیان هەیە هەر ئەوەندەیە ئەی تخوا چەند حەزم لە فەلافلیە وەرە زان چ دەخۆم شۆربای دەخۆم نیسکیا لەگەڵ خوارق لەگەڵ سەوزاوات لە ماری نیستک زۆرە با سەوزاواتی بخۆم باشە لەگەر فەلافلی ساندویچیان بەقاپ نا بەقاپ باقا باشە باینجان لەگەڵیان بێت نا ئەرێ وەڵا لەگەری پیشەکەمانە کردیە دەست خۆش ئەدی ماستاوە بکسی ئەوانە هەیە هەمووی هێدە باشە ماستاوە چی خۆشم لێ بینە گەلێک مەمنون شکران زۆر شکران باشە با خواردنەکەشمان لە بۆ بینی چەند بەڕاستی شوێنەکەیان زۆر خۆشە هەر سەرەتا کە هاتیە عنکاوە لێرە ڕۆیشتم دوکان زۆر خنجیلانە و جوانە سەرنجی ڕادەکێشتن بە خواردنەکەشیان تاقی بکەمەوە بزانم خواردنەکان و کوجێکیان خۆش و جوانە ئەی وەڵڵا دەستان خۆش بیتن ماشەڵڵا قافە جوانانەی دەستەکانتان خۆشبی زۆر سپاس واو ئەوە شۆربەی نیسک ئەوەش سەوزاوات نیسکەکەش لۆ هینام ئای دەست خۆشبی زۆر سپاس ئەمە ڕاستی خۆشم لۆ دەینم جەماعەت بێ هەموو لایەک ناخۆش کاکە بەخوا ئەمن ئەو خواردنانە پێ خۆشە ئەوەش کۆلسلۆ چ؟ کۆلسلۆ مقبلات بەس ئەو بە زمانێکی مستەقەفی بوو حمص نوك بالطحينة أهلا والله دست خوش زام تشكا
ئەمنەوە هەمشتم تەڵەب نەکرد بەخوای بەس دەست و دریان زۆر باشە گوتیان فەقری برسیتی لە سوێن هۆناینە خواردە ئەنگۆ ئەوە بدەنێ ئەوە بە هەمووی هەیە واو زۆر جوانە خۆی دەرێ ئەگە سفرێت بە جوانی ڕازاندەوە نیوە تێر دەبیت نیوەکەی کەش عادی خواردنەکەیە ئەوەش بە هەمووی هەیە ماستاوی خۆش و جوان الله ئەکبەر دەستەکان خۆشبی زۆر سپاستان دەکەم وەڵاهی چ برێم کاکەم طعام حلو بعربي ئەوەش بە عەرەبی طعام علو كتير ولذيذ بابزان فێرە عەرەبیش بووم ئەخە ئەوەندە حلوەیە لۆیە جوان خۆشیشە وأوش بطاطا باين گەلێک سپاس ئەوجا تامی دەکەم بێ هەموو لایەک ناخۆش دوای پێ دەرم تامی خوب باشە دێم پێ دەرم دیارە باش خواردن دیارە قهوە چاو شیرینی ئەو هەموو دیارە والله ئێرە زۆر باشە دەست خۆش سپاس بێ هەموو لایەک ناخۆش جەماعەت بەڕاستی ئەو خواردنانە پڕ بە دڵی منە تامیان دەکەم و دوای پێتان دەڵێم کە تامی کوبووە بەڕاستی لەجێیتی ئەوەندە بە تامە فەلافلەکە باز ناکاتی مەوزام شۆربای سەوزەواتەکەی خووە بەمەک نەخۆم کاکە بەڕاستی فەلافلەکە زۆر خۆش بوو ئەو هەموو سەوزەواتی تێدا بە قاپەچی هاتیر دەخۆی وەڵە زین تام چ دەداتن تام تۆلکەی دەدات تۆلکە وەڵا زۆر خۆشە بەڕاستی زۆر بەتامە بە خۆشتان ئەوەی بینێری من بی دەزانی شەیما عاشقە بەتاتەیە ئەجاوەشمان تام کرد بەڕاستی زۆر خۆش بوو کورە نازانم چ برێم چ بخۆم زۆر بەتامە زەڵاتەی فەتوشیش بەڕاستی زەڵاتەی تایبەت و خۆشە ئەی وەڵا کاکە وەڵا دەستان خۆش بیتە شەرمەزارتان کردم بە قورعان مریشکی چییە؟ کەهرەمان یعنی چ؟ ناوی کەهرەمانە ئەو ساحەی کەهرەمان لە بۆ بەغدا ماشەڵڵا ئەمری ئەو مەطعەمە وەتان بگوت بە زووتر خۆم بە فەلافلی تێر نەدەکرد کاکە ئەمری ئەو مەطعەمە ساڵی 1970 یاتی واتی ئەو مەطعەمە لە 1970 دامەزرایە ئەیا خۆ لەشتان ساغبی دەستان خۆش بیتە مو هەموو تقریبا 4 فەرعی هەیە 4 فەرعیشیە فەرعەکانی دیکەی لە چێن دەرە لە عنکاوەی هەولێری لە بوو بەغدای سلێمانی لە سلێمانی و هەولێر و بەغدا و واو واتە جیالەوەی کە مشویات و ئەنواع ئەشکار خواردنیان هەیە خۆ دەستان خۆش بیتە دەبا بخۆین خۆ بەتەمانی مراکە چ خاینم لەو بینن وڵەگەر ئەزیێت نییە وشوي لي دەرەمەرەگەی بە سنگاری بخۆم ئەی وەڵڵا ئەمن حەزشم لە بریانیە زۆر سپاس افتح الدجاج بەدەستی كيف خۆم برێ دەڕاوەستنڕا بالووی دابنیشم والله حلوة كتير هشة زۆر خۆشە بەڕاستی زۆر بەتامە ئەو مەحشیە؟ یعنی لە ناوی برنجی تێدایە؟
هي صدر الشيء لما صدر الشيء لما رخص اشتري نخالي كعكة سكينة أوه والله زور خوش دستان خوش بكعكة براسي زور بتعمل زور قرم بدوم السطاح ما بزام زور تاعي على سرمبولي ويلي حال براسي زور بتعمل زور خوشة هان ترج زور خوش دستي عن خوش براستي میوان دایره‌ای زور جوان یاد کردین زور سپاس یاد دادم براستی خواردن کنشان لذیذ و بتام زور سپاس به همون لگنا خوش خواردن کمان خوارد اینجا شیرینیش یان لبو ما هینا یخ و دستان خوش بیتن و بسم الله شان سپاس یام کام دست خوش زور سپاس دستان خوش بیمان دونه بنیخ و براستی خوارد مشتکانیان زور خوش بوده بیتم سپاس شام کاک عبدالله زور پیمانه و هلاک بو کاک عبدالله یخ و دستان خوش بیتن براستی خواردن کانتان زور بتام بو شیرینیکشتان زور خوش بو سپاس لبو میوان دیاریتان دستان خوش بیتن اگر بخود پیت خوش بود قصه بوده لسر خواردن گکتان والله خواردن شكلتنا يعني بس فتة وعوانا أو قسمي يعني خاص لبو فول وحمص ناوي فول وحمص لبو ناوي فتة وفول تا دست خوش بیت زور سپاس دکم زور خوش حاضر کاک عبدالله براستی او کشوایکش زور گور پیمان بخیر بو براستی دستیان خوش بی خواردن کان زور بتام بو به همون لگنا خوش بردام دبو لگل مرن سپاس